خلاص. بسم الله الرحمن الرحيم. الذي استمعني طبعا حرف واحد ما كان بخير هاتيك هر مكان حين هر مكان بخير بنو. إلى الدكتور عامر وجماعته لتحمل عناء السفر وتجشم عنائه. مثلا استاجك ظلمان ليكريت برامبر زي وزاركان من بياني ندو بياني اما ساكا ايش خوي قرت يمر رابورتي كان بو نسين الله كاكا ببي ام رابورتا ام كابرايان انا ظلمان ليكن لما حاكم ظلمان ليكن اما ساكا خوي بو دوت شنوكا لبغا كاري لسربكان اي جينه البرلمان اي جينه رئاسه وزراء اي جينه شو اي نازانين المهم سكالات تقديمك بوم بياوانا سنة بتهوكار بو اشتوايني وان بيكاتكان والله ام هنا خوي الاساسه برايتيه خوي الاساسه وهي برايتيه تشكم لزماني ملكيته وما دروس كراوه او كاتا فرق جیاوازی نبوو لبین ام پیکاتان هیچ فرق جیاوازی نبوو بەڵام بەداخەوە ئێمڕۆ ئێمە دروستمان کردووە بەڵام عینەن کات شەمان شێوە پێتان بڵێم ئێمە وەک عەشایر هیچ فرق جیاوازیەکمان نییە. عثمان پێتان وایە لە داهاتووە ئەم مەجلیسە بتوانێت شێخەڵی کاری سیاسی بێ و بۆ هەڵبژاردنەکانی تووشیە بە هیچ نیەتی دواتان نییە؟ بۆ کاری سیاسی ئێمە تەداخل ناکەین بۆ کاری سیاسی بەڵام ئەم نووسینگەیە مەثەن با بڵێن کەسایەتەکانی شاری کەرکوو کارەکە بۆ خزمەتی شارەکە کارەکە بۆ پێکەوە ژیانی شارەکە کارەکە تەوجیشی ئەکا بە ئەو خەڵکە بەڕێزانە بڕۆن کێ پیاوێکی باشە چێ شتێکی چاکە چێ کام لایەنە سیاسی ئەتوانێت خزمەتی ئەم شارە بکە با بڕۆنەوە ناڵبژێرن نەک مەثەن کۆمەڵێ پیاوی خراپ و کۆمەڵێ شتێک ئیمڕۆ زەلالەتمانە بەدەستیانەوە ئێمە ئیمڕۆ گەرێ جارێتر وا نەکەین گەرێ لە ئینتخاباتی ئەم سەفەرە گەرێ زۆر هەڵدەین بە شوێنی ئینسانی چاک و پیاوی چاکە بگەڕێن بتوانین بگەینە پێگەیەک کە سکاڵەکانمان بەیانی دوو بیانی تەلەفۆنێکمان بۆی کرد شتێکمان بۆی کرد کارەکانمان چارەسەرکەن. تەبێ ئەم ئەنجومە ئێستا دکتۆر عامر کەوا سەرۆکایەتی ئەکات ئێمە بەیانی سکاڵایەکی بۆ خۆمان سکاڵایە تەقدیمەکەین بەرامبەر ئەم شتانە ئەم پیاوە لە ڕێی بەغاوە پەیوەندیان هەیە لەگەڵ پەرلەمانتارە لەگەڵ ڕیاسەی وزەرایە ئەم سکاڵانە ئێمە ئەیبەن تەقدیمەکەن طبعا ئەکید هەموو منەظەمەیەک کە دروست ئەکرێت بەشی هەیەکەوە لەو شوێنانە بتوانێت بگێت ئەو پێگانانە دەنگکانمان بگەێنێ بەڵام ئێستاکە من بگەیمە شوێنێک من ناگەیم ئیلا کە بوویتە خاوەن مەجلسێک ئەو مەجلسە برایەتی بپارێزێت ئەتوانێت چارەسەرکردنی کێشەکان بکەن.